ئەمڕۆ پێش ئەوەی بێمە ئەم بەنزیخانە هەموو شەستێکە کە بەنزیخانەکان لە شەستەکانان 25 بەنزیخانە گەڕاون بۆ تیجاری ئەمە تیجاریشە. سەرەی غاز لەم سەر بۆ ئەو سەروەستاوە و تا چاو بردەکات خەڵکە. من لە یەکێک لە بەنزیخانەکانی شاری سلێمانیم کە یەکێک لە عەدادەکانی بۆ غازی سروشتی ماڵان تەرخان کردو و لە کاتژمێر 8ەوە غازەکەی تەوزیع کردو بەسەر هاوڵاتیاندا. من ئەمەوێ هاوڵاتیەک وەرگرم کە لێرە بۆ سەرەی غاز وەستاوە. سڵاو لێبێت، لەکەی وەستاویت؟ لە ڕاستیە ئەم بەنزیخانەی لە سعات 8ەوە لێرە وەساوین. ئەوە ئێستا سعات کاتژمێر 10:09 بۆ بەم بەپێی ئەم سەرە بێ ڕوا بۆ سعاتێکیش ئەگەر غازیان بمێنێ. بەداخەوە لە کەشوهەوایەکی ساردا لە بێوەزعی موچەیی و بێکارەبایی و ئەو وەزعە لەبار و شەڕە نەگریسەی ئەم ئاسمانەی گرتوۆتەوە کە هەموو لەحزەیە خەڵک دڵی لە خەتەرە پریشتی ئەماگری بەرکەوێ. ئێمەش بەدەسەڵاتێکی فاشلی نایداری و ژیرمان خواردووە کە لە ساڵی 2026 خەڵک سرە بگرێت بۆ غاز، سرە بگرێت بۆ هەموو شتێ. بەداخەوە ئەمە بەرئەنجامی حکومڕانیەکی سەقەتی بێبنەمای هیچ لە بارانە بووە. غازتان لێ بڕاوە بە ناچاری هاتووی بەم شەو لێرە سرە بگرین؟ ئێستا خۆم کە هاتووم غازێکم بە تەباخەکەم وەیە کە نازانم بەشی دووسێ ڕۆژی ترەکەیانە مەجبورم یعنی ئینسانە ماڵ و مناڵیە احتیات کە هاتووم یەک بتڵیشم هێناوە. بەداخەوە ئەمڕۆ پێش ئەوەی بێمە ئەم بەنزیخانە هەموو شەستێکە کە بەنزیخانەکان لە شەستەکانان 25 بەنزیخانە گەڕاون بۆ تیجاری ئەمە تیجاریشە. ئەوە واز لە کۆڵان و وەکیلەکان بێنەکەەوە تەوزیعات کارگەکان وەستاوە کە ئەمە تیجاریە. خەڵک بۆ تیجاریش مەمنونە کە نەک ئەم سیعرە زیاتریش بێ خەڵک مەجبورە. بەداخەوە نەبوون و سەرباری ئەو هەموو زروف و بێموچێ بێوەزعێ ئەوە پاداشی ئەم دەسەڵاتێ بۆ خەڵکە فەقیر و هەژار و ڕەش و ڕوتە بۆ وەستای. مامەجان تۆ لەکەی وەستاوی لێرە؟ وەڵا لە سەعات 9 بە قوربان ببم. سوفەی کردووە لە کاتی چێژنانتە غازتان لێ ببڕێن؟ غازی ئەمڕۆ لێر بڕاوە، لە کات ئەمڕۆ لێ بڕاوە، یەکسەرەوە هاتم بۆیراوە. لە بریکارەکانی غاز یاخود لە دووتانیەکانە غازتان دەست نەکەوتوە؟ نەهوو وەڵایی و بانگی تریش دەسوو ناکەوێت یەک مانگی تر. بە ناچاری هاتوون؟ بە ناچاری هاتم مەجبوری سا مەزەن لە شوێنێڵە بە 1500 نان ئاساییتەکەن بە 1500 نان. ئێتێ من نەبوو نەجاری تر. باشە ئەم دۆخە ئەوە گوزارێت؟ نەوەڵا ناگوزارێت بە چی بکەین؟ چار چی بکەین؟ ئێتر نادەم چارەکە چی بیە لەکوێ بکەین؟ دەست خۆش بە زۆر سپاس. بەڵێ وەکو ئەمان ئاماژەیان پێداکە خەڵکی بە ناچاری بەم کاتی بارانە هاتوون لێرە ڕیزیان بەستۆ و تاوەکو بتڵی غازیان دەستکەوێت بە نرخی بازرگانی کە نرخەکەی 1100 دینارە و خەڵکێکی زۆر لێرە سەرەی گرتو و هەمووی چاوەڕێ ئەوەیە کە بتڵی غاز بێتەوە بۆ ماڵەکانی.